دیارە ئێمە زیاتر لە 3 مانگە خەریکی خۆ ئامادەکردین بۆ قەدەغەکردنی وەرزی ماسی. تاوان ئامادەکاری دەوێت هەموو ئامادەکاریەکانمان ئەنجام داوە، هەرچی پێداویستیە هەرچی پێویستێک بیتن ئامادەمان کردووە، هەوڵی زۆریشمان داوە بۆ ئەوەی ئەو سارەکە بە تەواوەتی قەدەغەی وەرزی ماسی جێبەجێ بکەین، چونکە خەتەرێک لەسەر ئەو بەحرە هەیە کە ئەو بەنداوە گەورەترین بەنداوە لە هەرێمی کوردستان و باشترین سەروەتی سامانی ماسیدا دەندرێت لە هەرێمی کوردستان. خەتەری لە ناوچوونیشیدا هەیە بەهۆی ناڕێکی لە ڕاوکردن، وەکو لە پێشووتر بە هەزارەها ڕۆژێ تۆڕی ماسی دەکەوتەوە. لەو ڕۆژانە جەولەیەکی مەیدانیمان کرد، ڕاوچی هەیە ڕۆژێ 1 دانە ماسی گرتێت، چەند کەسێک 1 دانە ماسی گرتووە. بۆ ئێمە داوا لێرەوە لەو برا ڕاوچیانە دەکەین کە هاوکارمان بنەوانش بە هەمان شێوە، چکاوەی ئێمە دەیپارێزین ئەمە کۆی دەکەینەوە بۆ ئەوانە سفینەکە، ئەوان لە بەرهەمەکەی دەخۆن و سامانێکی نیشتیمانیشە دەمێنێتەوە.